بینەرانی ئازیز هەروەکو ئاگادارن ڕۆژی ڕابردوو دووشەممە 4 مانگی جۆزەردانی ساڵی 1400 هەتاوی شۆڕای نیگەهبانی کۆماری ئیسلامی لە نێو کاندیدەکانی خولی 13هەمی گاڵتەجارەی سەرۆک کۆماری 7 کەسی پەسەند کرد. لەنێو ئەو کەسانی کە پەسەند نەکراون کەسانی وەک ئەحمەدی نەژاد بە 8 ساڵ ئەزموونی سەرۆک کۆماری، عەلی لاریجانی 12 ساڵ سەرۆکی مەجلس و مشاوری خامنەیی، ئەسحاقی جەهانگیری جێگری سەرۆک کۆمار و زۆر مۆرەی درشتی دیکەی کۆماری ئیسلامی تێدایە. ئەم کردەوەی شۆڕای نیگەهبان کە بە بڕیاری سپای پاسداران و شەخسی خامنەیی دراوە دەنگدانەوەی زۆری لە ناوخۆ و لە دەرەوەی وڵات لێکەوتوێتەوە. بۆ باسکردن لەسەر ئەم بابەتە داوامان لە هاوڕای حەسەنی ڕەحمانپەنا ئەندامی کۆمیتەی ناوەندی کۆمەڵە کردووە کە بۆ وەڵامدانەوە بە چەند پرسیاری ئێمە لەو بارەیەوە میوانی بەرنامەی لێکدانەوەی هەواڵی ئەمڕۆمان بێت. سەرنجتان بۆ بینینی ئەم بەرنامە ڕادێکێشم. کاک حەسەنگیان ئەم کاتت باش و سپاس بۆ ئامادەبوونت. زۆر سپاس بۆ هاوکارانتان، سڵام هەیە بۆ بینەرانی تەلەڤیزیۆنی کۆمەڵە و لە خزمەتتاندا. خزمە لێمەوە کاک حەسەن لە دوێنێکەوە کە ناوی 7 کەس بە ناو کاندیدی ڕسمی ڕاگەیەندراوە دەنگ و هەرایەکی زۆر لەسەر بڕیاری شۆرای نیگەهبان ساز بووە. ئەم ناوەندە چ دەسەڵاتێکی هەیە و ئایا ئەمە بڕیاری ئەم شۆڕایە بووە بەڕێەوە؟ تاو جێگای بەو ناوەندە دەگەڕێتەوە. ئەو ناوەندە لە 12 کەس پێک هاتووە، 6 کەسیان بە قەولی خۆیان فەقیهن کە ئەو 6 کەسە خامنەی دیاریانەکە، 6 کەسی دیکەیان قانونزانن، ئەو 6 کەسە 3 کەسیان ڕئیسی قۆی قەزاییەوەتە ڕئیسی دیاریانیەکە، 3 کەسی دیکەیشیان کە لەلایەن مەجلیسەوە معرەفی دەکرێن و ئەو شەشەی تریش دەبێت مەجلیس پەسەندیان بکە. وی ئەم ناوەندە بە زاهر لە ناو کۆماری ئیسلامیدا ئەو فیلتەرەیە کە دایان ناوە بۆ زۆریەک لە کاندیدی مەجلیس، کاندیدی سەرۆک کۆماری یا زۆر شتی تر کە بەسان لەم فیلتەرەوە دەبێ بگوزارێ. بەڵام هەموو دەزانین کە خودی ئەم شۆرای نیگەهبان لە جمهوری ئیسلامیدا ئەو اختیارە مطلقەی نییە کە بتوانن خۆیان بڕیار بدەن، بەڵکو هەروەکو لە ئەم یەک دوو ڕۆژێشە باسی لێوە کراوە ئەم بڕیارە لە ڕاستیدا لەلایەن سپای پاسداران و لەلایەن بەیتی ڕاهبەریەوە هاتووە و شۆرای نیگەهبان ئەمەی لە واقعدا ڕاگەیاندووە، ینی پێی وتراوە کە لەو مەجموعە ناوانەی کە هەن ئەم تعدادیان پەسەند بکەن و بەشێکی زۆرتریان ڕەت کراوەتەوە. هەروەکو خۆتان باستان کرد کەسانێکی تێدایە کە زۆر لە مۆرە درشتەکانی جمهوری ئیسلامین، بەڵام مەسلحەت ئێستا وا ئیجاد کردووە کە ئەمانە ئەم بڕیارە بدەن و ئەم بڕیارە بە هەرحاڵ هەرچەند جێگای ئەوەی تێدا ماوەتەوە بە باوەڕی من لەوانەیە خامنەی دەخاڵەت بکات، چون ڕوحانی نامەی بۆ نووسیوە، هێندێک کەسی دیکە نامەیان نووسیوە داوایان کردو دەخاڵەت بکات و لەوانەیە یەک دوودانە ناوی تری تێبخەن، مەسەلەن لەوانەیە عەلی لاریجانی تێبخەن، بەڵام خۆی قبوڵی نەکات بۆ ئەوەی کە نایەنەوێت ئەو بەناو هەڵبژاردنێکی ڕقابەتی بێت. ئەم بڕیارەی شۆڕای نیگەهبان بۆ ئێوە چاوەڕوان کراو بوو؟ بە باوەڕی من چاوەڕوان کراو بوو بە دلیلی ئەوەی کە جمهوری ئیسلامی لە وەزعیەتێکی حەساسدایە، هەم بە نسبەتی ناوخۆی وڵات هەم بە نسبەتی دەرەوەی وڵات، هەلومەرجێکی حەساسایەوە. ئەوان پێش هەموو شتێک بیر لە مانەوەی خودی جمهوری ئیسلامی دەکەن، پێش هەموو شتێک بیر لەوە دەکەن کە نایەنەوێت جارێکی دیکە خەڵک بێن لەسەر سەحنە. ئەوان دەیانەوێت ئینتخاباتێکی بە قەولی خۆیان کە هەرچەند ئینتخابنی و ئینتسابە بێگێرە و کێشە بەرنە پێشەوە، هەڵبژاردنێکی بەناو هەڵبژاردنێکی بێگێرە و کێشە بەرنە پێشەوە، مەجموعەیەک سنووق و دەنگدان و ئەوانە نیشان بدەن و جمهوری ئیسلامی ئەم ویترینەی دەوێت. ئەوان ئەم دەورە ئەسڵەن مەسئلە ڕەئی نییە، مەسئلە ئینتخابات نییە، مەسئلە بەڵکو گوزارکردن لە دەورەیەکی حەساسە بۆ جمهوری ئیسلامی و هێنانی ڕواڵەتێکی ترە کە ئەو ڕواڵەتی تر بتوانێت بە قەولی خۆیان ئارامشێک بەم وەزعیەتە بدات کە ئێستا جمهوری ئیسلامی تێدایەتی. بۆ یەکانە من لام وایە ئەمە چاوەڕوان کراو بوو، هەم بە نسبەتی ئەو ئاڵۆزی و ناکۆچیانەی کە ئێستا لە ناوخۆی حکوومەتە هەیە، هەم بە نسبەتی ئەو ناڕەزایەتی جەماوەریانەی کە لە شەقامە ئێوە ڕۆژانە تەماشا بکەن، ڕۆژانە ناڕەزایەتی لەسەر شەقامەکان لە بەرامبەر مەجلیس و شوێنەکانی دیکە. بۆ یەکانە بە باوەڕی من جمهوری ئیسلامی ڕێگایەکی تری نەبوو و هەر دەبوو ئەو کاریان بکردایەت و ئەوە لە واقعدا باشترین انتخابێکە کەوان لە نەزەر خۆیانەوە کردویانە. ئەم بڕیارەی شۆڕای نیگەهبان کۆتایی بەو کایە و گاڵتەجارە هێنا کە ناویان لێ نابوو هەڵبژاردن. جاران ئەیانوت ڕقابەت لە بینی ئوسوڵگەرەکان و ئیسلاح تەڵەبەکانایە، بەڵام بەم بڕیارە کۆتایی بەم کایەش هات. ئەمە هۆکاری چییە؟ ئێوە چۆن ئەمە بینن؟ هۆکارەکەی لە ڕاستیدا بۆ ئەوە دەگەڕێتەوە کە ئەوەڵەن جمهوری ئیسلامی هەر وەختێک کە ئەم بەناو هەڵبژاردنانەیشی سازمان داوە، جۆرێکیان سازمان داوە کە مۆرەی مەوردی نەزەری ویلایەتی فەقیه و سوپای پاسداران بێتە دەرەوە، بەڵام یەک دوو جار ئەمە نەکرا. سەرەن لە دەورەی خاتەمیدا ئەوان لە مقابڵی ناتقی نووریدا کە دایان نابوو و تەسەوری خۆیان ئەوە بوو کە ناتق ڕێی دێنێتەوە، ئەوە نەچوە پێشەوە بۆیان،
و ئەوەیش مەسەلە ئەوە نەبوو کە ئیسلاح تەڵەبان لە ناو خەڵکدا زۆر خۆشەویست و مەحبوبن، بەڵکو خەڵک دەیانزانی ئەو مۆرەی تریان مۆرەی مەوردی نەزەری سپا و خامنەیە بۆ یەکانە دەنگیان بەوان نەدا و ئیتر نیان دەتوانی ئەو تەقەلوبە ئاشکرایە بکەن. یا مەسەلەن لە ماجەرای انتخاباتی ئەحمەدی نەژاد و ڕەفسنجانیە، ڕەفسنجانی کۆڵەکەی جمهوری ئیسلامی بوو، ڕەفسنجانیەکێ لە مۆرە ئەسڵیەکانی جمهوری ئیسلامی بوو، بەڵام ویان سازماندا بوو کە لەو هەڵبژاردنەدا دەبوو ڕەفسنجانی شکست بخوا، شکستەکە بە نەفعی خامنەی بوو، نەیان دەویست بڵێن ئەمە کەسێکە کە بلاخرە کارنامەی جمهوری ئیسلامیە، کەسێکە کە خومینی ئەتمادی پێکردووە، کەسێکە لەسەرەوەی خامنەیەوە، ئەوان هیچیان بۆ معنا قبول ناکرد. بۆ یەکانە شکستدانی ڕەفسنجانی و هێنانی کەسێکی بێناونیشان کە پێشتر ئەو پەڕی مەسئولیەتەکەی شارەداری تاران بوو هێنایەنە پێشەوە، بۆ یەکانێت ویستیان بڵێن هیچ قدرەتێک و هیچ تەوازونێک لە بەرابەری خامنەیدا نییە و سپای پاساران ئەمانەی هەموو مەهەندسی کردبوو. بۆ یەکانێ ئێستا لەم دەورەیەدا با تەوەجوو بەو بوحران و ئاڵۆزیانێکی کە لە ناو خودی جمهوری ئیسلامی داهاتوێتە پێشەوە شتێک بە ناوی انتخاباتی ڕقابەتی بە قازانجی جمهوری ئیسلامی نییە. مەسەلەکە ئەوە نییە خۆ کەسێ ئەگەر لە ئیسلاح تەڵەبان بێتە سەرکار شتێکی پێدەکرێت. خاتەمی هاتە سەرکار وتیتە داروکات چی بوو؟ ئەحمەدی نەژاد لەو ئاخرانەوە مانی گر ئەترازی کرد، هیچ کارێکی پێ نەکرا. حەسەنی ڕوحانی بە کەسێکی میانەڕە و باسی دەکەن و هیچ کارێکی بۆ نەکرا. بۆ یەکانی لەسەرەوەی ئەوان دەسەڵاتێکی تر هەیە کە هەمووی ئەمانە سازمان دەدا، هەمووی ئەم وەرانە لە جێگای خۆدا دەچنێ. ئەوی سپای پاسداران و شخصی خامنەیی و ئەو نەهادەیە کە خەریکە ئەمانە بەڕێوە دەبە. بەڵام مەسەلەکە ئەوەیە کە جاری وایە لە دەست ئەوان دەردەچێت، شەقام دەجوڵێت، خەڵک ناڕزایەت دەربن. هەر لە دوێ نەکەوت مەشاکەی مەسەلەن لەبەر دەرگای ماڵی ئەحمەدی نەژاد مەجموعەیە کۆبوونەوە بووە، ڕایگەیاندووە کە ئەوە لە انتخاباتە بەشداری ناکات. ئەو نیگەرانیانیان هەیە، بەڵام بۆ ئەم دەورە بە باوەڕی من جمهوری ئیسلامی خۆی یەکدەست کردوێتەوە. یەکدەستکردنەوەی لە رابطە لەگەڵ دەرەوەدا، لە رابطە لەگەڵ ناوەدا احتیاجیان بەوە هەیە. بۆ یەکانێ ئەوان نایەنەوێت جارێکی دیکە بە ناوی ئیسلاح تەڵەبی حکوومەتی ئەو سەرئێشە بۆ خۆیان دروست بکەن. لە ڕاستیدا ئەمە کۆتایی هێنان بەو سەرئێشەیە کە کردیان و حتا کۆنەگەتمەشای ئەم مۆرانەی شوی کە ئەمان چنیویانە لێرەدا. هەمیشە لە جمهوری ئیسلامیدا انتخابات بەو شکڵە چوەتە پێشەوە کە ئەوان هاتوون نەفەرێکی ئەسڵیان داناوە، چەندانە مۆرە کە پێی دەڵێن چیندمان یاد چنینی چەندانە مۆرەی دیکەیان لە دەوروبەری داناوە بۆ ئەوەی کە ڕقابەتەکەی پێگەرم بکەن. ئەینا ئەمانەی کارم دەورێش دایان ناوە بەسات جەلیلی و جەماعەتێکی دیکە ئەوانە نە شەخسیەتێکن، نە کەسایەتیەکن، نە تەئسیر گوزارن. و جمهوری ئیسلامی ئەمجار نەتەنها لە ئیسلاح تەڵەبان، ئەوەمان لەبیر نەچێ لە غەیرە ئیسلاح تەڵەبانیشیدا کەسێکی وەکو لاریجانی 20 ساڵە لە مۆرەهای سەرەکی ناو جمهوری ئیسلامی، نەتەنیا خۆی بەڵکو خانەوادەی لاریجانی جزوی خانەوادەهایکی مهم لە جمهوری ئیسلامیدا. ئەمانە جزوی خانەوادەهایەکن کە بە ئیسلاح جزوی ئەو مافیایەن کە ئەوە برایەکی ساڵها ڕئیسی خۆی قەزاییە بوو، برایەکی دیکەی مەسئولی بە ئیسلاح حقوقی بەشەری ئێران بوو، خۆی مشاوری خامنەیی بوو، خۆی لە جەرەیانی هەستەیی و ئەوەدا مشاوری خامنەیی بوو کە لە مذاکراتێکی زۆر مهمە چ لە زاهردا چ لە پشتی پەردەدا دەکرا نمایندەجی خەتی خامنەیی دەکرد. بۆ یەکان حتا ئەم دەورە ئەوان ئیجازەیان بەوە نەدا کەسێکی ئاوا بێت. بۆیە ئەمە نیشانی دەدات کە مەسەلەکە تەنانەت لە ئیسلاح تەڵەبان بەولاترەوەیە. جمهوری ئیسلامی بڕیاری داوە، تەسمیمیان گرتووە کە ئەوان لەم بەناو هەڵبژاردنەدا هیچ کەسێکی دیکە بەغێریز ئەو مۆرەیەی کە خۆیان دایان ناوە و لە ئێستەوە بە قەولی زۆر کەس دەڵێن ئەمە 7 نەفەر نییە، 1 نەفەر و 6 نەفەرە، 1 نەفەرەکە ڕئیسیە، 6ەکەی تریش هەر ڕئیسیە. یعنی لە واقعدا ئەم چیندمانەی کە ئەمان کردویانە بۆ ڕئیسیە لە دەوروبەری ئەو حاشیایەکیان دروست کردووە. خزانێکی تدایك ئاسن خەڵک نایەن ناسی. ڕئیسی بانکی مەرکەزی ئێران چه قدرەتێکی بووە، چه هێزێک بوو، بەڵام ئەوان نگەران بوون لەوەی کە مەسەلەن ئەحمەدی نەژاد بێت با تەوەجوو بەوەی کە قسەی نەوعێک مخالف دەکا، نگەران بوون لەوەی کە لاریجانی بێ با تەوەجوو بەوەی کە دەڵێ من نمایندەی حەوزەی علمیەم، خۆی لە وەختی خۆی معرفی کرد وتی مەجموعەیەک لە فقەها داوایان لە من کردووە. خۆ ئەو فقەهای خامنەیی نەبوو، بنابەرئین ئەوان نایەنەوێت کەسێکی کە لە مقابەی خامنەیدا قرار بگرێت. بۆ یەکانێ بە باوەڕی من لە جمهوری ئیسلامی دایتر شەڕی ئیسلاح تەڵەب و ئوسولگەرا و ئەوانە تەواو بووە. هەرچیەکەی ئێستا ئەو باندەیە کە ئەم دەسەڵاتەی بەدەستەوەیە کە باندی خامنەیە لەگەڵ باندی سوپای پاسدارانە کە ئەوان بەیەکەوە هەموو سیاسەتەکانیان اقتصاد، سیاسەتی خارجی، سیاسەتی ناوخۆیی و بۆ نگەرانی لە شەقام
کە مێشک و زەهنی خامنەی و هەموو دیکتاتۆرێکی تری داگرتووە ئەوە بە قازانجە بۆ یەکانە خامنەی وەک هەر دیکتاتۆرێکی دیکە وحشەتی لە دەوروبەرەکەی خۆشی هەیە یان ئیتر ئەمڕۆکە بۆ بە یەکدانە جەبار ئەوەی کە پێ دەکترێت جەباریەت وە کتێبێکی شەر بەو ناوەوە هەیە عەبدولکەریمی قەسیم وەختی خۆی تەرجمەی کردوێتەوە لەسەر دەورانی ئیستالین و ئەوانەیە ئێستا ئەمە جەبارێکە کە ئەم جەبارە تەنانەت ترسی لە پەنادەستەکانی خۆی هەیە ترسی لە دۆستە نزیکەکانی لە هاوکارەکانی لە ڕفێقەکانی لە هەمووی ئەوانە هەیە و بە هیچ شتێکی دیکە بەغێر از حەزف قانع نابێ و ئەوە ئێستا ئەو وەزگەتەیە کە جمهوری ئیسلامی و هەموو دیکتاتۆرە سەدام حوسێنی جوا بوو هەتا ئەوەندە هاتن 99% خەڵکیاندا دەنادیان کو ڕێیان داوە بەڵام لە پەنای ئەوەدا دەمانبینی کەسانێکیان سربەنیستە کرد بۆیە لە جمهوری ئیسلامیدا ئەمە لە واقعدا سربەنیستکردنە بەڵام سربەنیستکردنێکی ئارامە کە هەرچی زیاتر فەزاکە و دەوروبەر ئەوانەیان لێ شلۆغ ناکات. کاک حەسەن لە جوابی پرسیاری پێشوە ئاماژەیەکی کورتت پێ کرد زۆر کەس پێیان وایە حکوومەت یەکدەستە و یەکاسەیە بەڕای ئێوە ئایا حکوومەت تا ئێستا یەکدەست و یەکاسە نەبووە و پێمان بڵێن زەرورەتی وەها بڕیارێک چییە چه هەلومەرجێک بووەتە هۆکارێکی تایبەت بۆ ئەوەی کە بڕیارێکی وا بدرێت لە جمهوری ئیسلامیدا کێشە لە ڕۆژی ئەوەڵیشەوە تاکو نێستە بووە ئەگەر تماشا بکەن مەسەلەن هەر بچینەوە ئەوەڵ ساڵەکانی ئەوەڵی ساڵی دوای 57 و 58 جەرەیانی لیبراڵ جەریانێکی مهم بوون لە ناو جمهوری ئیسلامیدا مهم بوون بەچی بەو لە حازەوە کە ئەوان لە واقعدا چوونە ژێر باڵی جمهوری ئیسلامی بەڵام جمهوری ئیسلامی استفادەی لەوان کرد لە بەنی سەدرەوە بگرە لە بازرگانەوە بگرە لە قوتبزادەوە بگرە لە یەزدیەوە بگرە ئەمانە کەسانێ بوون کە بەشێکیان لە دەرەوە دەرسیان خوێند بوو مەجموعەیەکی زۆر ڕەوابەتیان بوو قوتبزادە مۆرەیەکی زۆر مهم بوو لە جمهوری ئیسلامیدا کە دواتر لە خودی جمهوری ئیسلامیدا ئەعدام کرا بازرگان و ئەوانە خۆیان بە شاگردەکانی دکتۆر محەممەدی مصدق دەزانی بۆیە لەسەر شانی ئەمان و لەسەر دەست و بازووی ئەمان بە یەک معنا جمهوری ئیسلامی هاتن بەڵام ئەوانیان وردەوردە خستە حاشیە و ئەگەر خودی خومینی بڕیاری کوشتنی بەنی سەدری دا بوو ئەگەر بەنی سەدر لەگەڵ مەسعودی ڕەجەوی هەڵناتایەتن هەردووی کێوانە دەکوژران قوتبزادەیان ئەعدام کرد ئەو جەماعەتێ دیکە کە تەرەفداری بازرگان بوون بە خودی بازرگان و هەمووی ئەمانیان خستە حاشیە وێ جمهوری ئیسلامی تاکوونێ هاتووە ئەگەر کێشەشی تێدا بۆ کێشەکانی وەلا ناوە هەرچی زیاتر خۆی یەکدەست کردوێتەوە بۆیە بۆ ئەم کێشانەی ئێستش بۆ ئەم ناکۆچیانش کە ئێستش ناو جمهوری ئیسلامیدا هەیە وە شەڕی باڵەکان کە واقعی بووە بەڵام نەک واقعی لایەنێک بیەوێت مەسەلەن ئیسلاح تەڵەب بێ بەو معنایی کە ئیسلاحات لە ناو جامعەدا بکە لایەنێک نیگەران بووە لە چارەنووسی جمهوری ئیسلامی پێی وا بووە دەبوو ئیمکاناتێک فراهم کات دەبێت بە جۆرێک مەسەلەن نەختێکیش بەشی بە فەرز بەشی خەڵکیش بدا بەشی لایەنەکانی دیکەی ناو دەسەڵاتیش بدە لایەنێکیش پێی وا بووە بە هەر میزانێک لەم بابەتەوە دەسەڵات شل بکرێتەوە بە زەرەر تەواوە بێ خەڵک تێدا لە خیابانە تەوقعاتیان دەچێتە سەر و داخوازەکانیان دەچێتە سەر و هەرچی زیاتر متالباتی دیکە مەترەحەکەن و ئەوە منتەقی هەموو دیکتاتۆرەکانە لە سیستمای دیکتاتۆریدا بە هەر میزانە شلی بکەنەوە خەڵک فشاری زیاتر دێنێەوە ئەوان ویان ناچێتە پێشەوە بۆیە بەم لە حازەوە هەرچی زیاتر یەکدەستبوونەوەی جمهوری ئیسلامی و لە واقعدا خستنە حاشیەی ئەو لایەنانەی دیکە ئەمڕۆ جزئی ئەولێتەکانی جمهوری ئیسلامی بۆ چیشە لە ڕاستیدا بۆ ئەوەیە کە ئەوان هەم لەلایەکەوە لە شەقام ناڕازین نگەرانن و دەزانن ناڕەزاتی مەوج لێدا لە کۆمەلگای ئێراندا و هەم لە لایەکی دیکەشەوە لە ئاستی سیاسەتی خارجیشانە تۆ ئێوە چاو لێ بکەن مەسەلەن ئەو قسانەی کار زەریف دەیکات ئێستا چەندێک ئیجازە پێدرا و ئیجازە پێ نەدراوە بە جێگای خۆی هەرچی قسەکانیەتی ئەوەی دەڵێ بڕیار هەموو شتێک بەدەست مەیدانە ئەمان دەیانەوێ ڕێی جمهوریی مەیدانی بێنن یەکدان وەختی خۆی قسە لەسەر ئەوە دەکرا کە فەرماندەیەکی سوپا بێ سەردارێک بێ بەڵام ئەو سەردارەیان هێنا لە کەسێکی دیکەدا کە پیان وابوو ئەوە تەسویرێکی دیکە لەوانەیە لە سوپا بدرێ بە قازانجیان نییە هەم ڕوو بەناوە هەم ڕوو بە دەرەوە مەلایکیان هێناوە ڕئیسیە حتا ئەوان بەپێ قانونی خۆشیان بۆیە دەبوو ڕئیسی ئیستعفای بدایێت بە عنوانی ڕاهبەری مەسئولی بەشی قەزایی نەمایێتەوە بەڵام ئەوەیشیان نەکردو بووی ئەمانە هەموو چیمان پێدەڵ ئەوانەمان پێدەڵێ کە جمهوری ئیسلامی نیگەرانیەکی عەزیمی لە شەقام هەیە و دەیەوێت بە هەموو شتێکە قبوڵ بکات فقط بەو شەرتەی کە سوپای پاسداران و جمهوری و خامنەیی و دارودەستەکەی بەیتی ڕاهبەری لە دەسەڵاتدان بێنەوە بۆ یەکانێ بە باوەڕی من ئەم مەسئلەی یەکدەستکردنەوە بۆ ئەوان لە ڕاستیدا یەکدەستکردنەوەی هەموو قودرەتە یەک کاسەکردنەوەیەتی هەم ڕوو بەناوە هەم ڕوو بە دەرەوە کاک حەسەن هەروەک خۆتان ئیشارەتان پێکرد زۆربەی ئاماژەکان بۆ سەرۆک کۆماری ڕئیسیە ئایا وەها کەسێک بەو کارنامە پڕ لە جرم و جەنایەتە کە هەیەتی ئەتوانێت چارەسەری کێشەکانی ناوخۆ و دنیای دەرەوە بێت سەرەتا ئەوە بڵێم کە بەشی زۆری ئەم سەرۆک کۆمارانەی کە هاتوون لە فەزایەکی ئەمنیەتی و فەزایەکی سوپای پاسدارانیەوە هاتوون لەوانەیە لە هەمویان
بە ئیسلاح بە قەولی خۆیان کارنامەکە ئەگەر نەختێک سپیتر بێت خاتەمی بووە کە ئەویش بۆ خۆی جزوی کەسانێ بووە کە لە شۆرای ئەمنیەتی ملی و هەمووی ئەوانەوە هاتوو بۆ یەکانێک کەسیان تێدا نییە لەناو ئەم ڕێی جمهورانەی کە هاتوونەتە سەرکار لەو جەو فەزاوە نەهات بێتن بەڵام ئەوەی کە ئێستا دانەیەکی وەکو ڕئیسی ناچارە بن بهێنن مربوطە بێ بەو جەو فەزایی کە ئێستا لە ناوخۆ ئێران هەیە هەروەکو ئاماژەی پێکرا جمهوری ئیسلامی لە قەیرانێکی زۆر قوڵی اقتصادیدایە لە قەیرانێکی عەزیمی سیاسیدایە لە قەیرانێکی گەورەی ئیجتماعیدایە و ئەوان هیچ ڕێگایکی تریان بە باوەڕی من بۆ نەماوەتەوە یعنی ئەمە ئاخرین کارتێکە کە لەم مەرحەلە لە هەڵبژاردنە ڕوویان کردووە و ناچارن بەوەی کە ئەوە بکەن ئەینا هەروەکو وتان ڕئیسی جوزی ئەو کەسانەیە کە وابزانم تەنانەت حکمیشی لەسرە لە دەرەوە شکاتێکی زۆری لێکراوە بە عنوانی کەسێکی ناقزی حقوقی بەشەر لە کوشتارەکانی دەهەی سی خوردادا هەیە لە کوشتارەکانی ساڵی 67 هەیە لە قسەکانی منتەزریدا بە عنوانی یەکێک لە قاتڵەکان باسی لێ دەکات و بەڵام ئەوەش دەزانین لە لایکی دیکەوە گەر خەڵکی ئێران ئەوە قبول نەکەن ڕوو بە دەرەوە کە تەبعاً بە باوەڕی من خەڵکی ئێران قبولی ناکات اعتراض و ناڕەزایەتیەکان شەدیدترە بن لە دەورەی سەرۆک کۆماری ئەمدا چونکە ئەم زۆرتر زمانی زۆر بەکاردێنێ ئەبزاری سوپای پاسداران بەکاردێنێ و بە معنایە کودەتایەکە کودەتایەکە لە ناو خودی دەم و دەستگاکانی خۆیانە لەو بەشانەی کە پیان دەوتن ئیسلاح تەڵەب میانەڕە و لە هەمووی ئەوانە دەکرێت و ناڕەزاتی لە ناو خۆشیانە ئێستا مەوج لێدا نسبەت بە منتخاب بە ئیسلاح ئینتسابەی کە کردویانەوە قەتعاً هەر ئەمەش لە سندوقەکان دێنە دەرەوە بەڵام بە نسبەتی دنیای دەرەوە باهوە بڵێم دنیای دەرەوە زۆر دنیایکی بێ پرەنسیبە زۆر دنیایەکە کە لەسەر مەسلحەت دەڕوە پێت وایە مەسەلەن ئەمریکا و ئیتحادیە ئوروپا و رووسیا و چین و ئەوانە لێ بگەڕێن کە ئەوانە بۆ خۆیان بەشێکن لە پشتیوانانی ئەم ڕژیمە ئەوانە چ دەکەن مەسەلەن سبحەینێ بۆ شۆرای سازمانی ملل کۆبوونەوەی ساڵانی ویزای پێنادەن من شکم هەیە لەوەی کە ئەو کارانە نەکەن حتا پیشی نەدەن معاونەکەی دەنێرن زۆر جاری وایە کەسانێکی تر دەنێرن کە ئەو کاران بکەن ئەگەر بزانن مەترسیەک لەسەری هەیە بۆ یەکانێ من لام وایە ئێستا مەسئلەی مهم بۆ جەمهوری ئیسلامی بەقایە مەسەلەی مهم ئەوەیە کە لەم بحرانەی کە ئەمڕۆکە تێکەوتووە بڕواتە دەرەوە و ئەوە پیان وایە تەنیا مۆرەیە کە ئەتوانێت لەم شەراتەیە لەگەڵ سوپای پاسداران بەئێستا جوود بێت و ئەتوانن بەیەکەوە لەگەڵ بەیتی ڕاهبەری تحتی فەرمانی خامنەی و سوپای پاسداران من ڕئیسیە هەر بۆ یەکانێ ئەوان هەمووی ئەو خەتەرات و زیان نگەرانیانەی تریان بە گیانیان کڕیوە بۆ ئەوەی کە بتوانن بەیەکەوە جوابی ئەم وەزیەتە بدەنەوە و ئەم دەورەیە تێپەڕێن دوایین پرسیارمان هەرچەند زۆر باسمان کردووە ئەرکی خەڵک لەم شانۆگەری بەناو هەڵبژاردنانە چی بکرێت بە باوەڕی من خەڵک و بە تایبەت خەڵکی کوردستانیش کە زۆرتر گوێبیستی ئەم قسانەی ئێمەن ئەرکی خۆیان بەباشی دەزانن جێگایەک نەماوەتەوەی تر بە تایبەت بەم کارێش کە ئەمان کردیان تەنانەت دەستە کە ئەحمەدی نەژاد دەڵێ من ڕێی نادەم تەنانەت لاریجانی دەڵێ بە خودای مەوکولەکەم بەشێتر لەم بەناو کاندیدانە دەڵێن لە انتخاباتە بەشداری ناکەن ئیتر زۆر ئەو پەڕی بە یەک معنا ئابڕوچوونە بۆ کەسانێک کە بێن بچن خۆیان کاندیدکەن بۆ شورا کەسانێک بێن بچن ڕێی بدەن کەسانێک بێن بازارگەرمی بۆ ئەمانە بکەن بۆیە من لام وایە خەڵکی کوردستان زۆر لەوە ئاگاتر و وشیارترن لەو شرایەتەیە ئەو گاڵتەجارەی جەمهوری ئیسلامی برازێننەوە و بارهاج لەسەر ئێمە قسەمان کردووە دڵنیایشینەوە هەموو ئەو گزارش و خەبەر و باسانەی کە لە ناوخۆی وڵات تۆدی عینەن ئەوەمان پێ دەڵێ کە شتێک بە ناوی ئەم گاڵتەجارە لە کوردستانەوە تەنانەت لە دەروی کوردستانیش بەڕێوە ناچێ بۆی خەڵک ئەرکەکانی خۆیان باش دەزانن و ئینتزار هەر ئەوەیە کە لەم گاڵتەجارەدا و لەم شانۆگەریەدا کە ئەوان ئاوە بۆ شێوەیە هاتوون تەنانەت حتاکوونێ ئەوان لە ناو خۆشیان ڕەحم بە خۆیان ناکەن ئیتر کەسێ بچێک ڕئیدان بە ڕئیسیە بە هەر کامێکتر لەو مۆرانە لەواقعدا ڕئیدان بە تەواوی ئەو جنایەتانەیە کە جەمهوری ئیسلامی کردوێتی ڕئیدان بە ئەتیادا ڕئیدان بە لەشفرۆشیە ڕێیدان بە کاری منداڵانە ڕێیدان بە قەتڵە ڕێیدان بە کۆڵبەرکوشیە بە سوختبەرکوشیە ڕێیدان بە هەمووی ئەوانەیە و ئینتزار ئەوەیە هەتا لە ناو نیرۆکانی ئۆپۆزیسیۆنیشە کەسانێک کە تاکوونە دوێنێکە تەبلیغیان نەکرد کە بچن و ڕێی بە خەولی خۆیان بە شوراکان بدەن ئەوانەش ئەمڕۆکە ئەوان بایکۆت کردو بۆ ئینتزار ئەوەیە کە بە کۆدەنگی بە یەکدەنگیەک وەکو 12 فەروەردینی 1358 جارێکی دیکە لەم ئەزمونەدا خەڵکی کوردستان نایەکی گەورە بە جەمهوری ئیسلامی بڵێن و من لام وایە لە باقی ئێرانی شار ئەوە دەکرد خۆیان دەڵێن کەمتر لە 20% لەوانەیە لەم بەناو هەڵبژاردنەیە بەشداری بکەن بۆیە جێگایەک بۆ کەسێکی متەوهمیش نەماوەتەوە و هیوادارم ئەم گاڵتەجارە هەرچی زیاتر بەسەر خۆیان نەپشکێتەوە. سپاس بۆ ئامادەبوونی تاوەڕێ. سپاس بۆ ئێوەش ماندوولم. بینەرانی خۆشەویست سپاس بۆ ئێوەی سەرنجتان ڕایکێشم بۆ بینینی درێژەی بەرنامەکان.